خواهی گەورە تاعات و عیبادەتی هەموو مقبول بکە بە ناوی خۆم و برانی ئەنجومەنەوە پیرۆزبایی جێژنی ڕەمەزانی پیرۆز لە گشت موسڵمانانی جیهان و بە تایبەتیش موسڵمانانی کوردستانەکەین. ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ ئیسلامی لە درێژەی کار و چاڵەکیەکانماندا بە هاوکاری خێرخوازە دڵسۆز و بەڕێزەکانەوە بەردەوامی لە هاوکاریەکانمان بەردەوامی لە بەسەرکردنەوەی خەرچی فەقیر و هەژارەوە. ئەم زارش بە هەمان زارانی پێشوو هەستاوین بەدابینکردنی سەبەتەی خۆراک بەسەر 140 ماڵی هەژار و کەم دەرەمەتەوە و لێرەوە بڕی خۆراکەکانمان گەیشتۆتە 825 سەبەتەی خۆراکەوە لە خەلیفان و دەوروبەریەوە و لێرەوە دەستخۆشی لە خەرچی خێرخواز دەکەین. خی گەورە پاداشتان دایتەوە و لێرەوە داوان لێکن بەردەوامن لەو خێر و چاکانەی بەرامبەری خەرچی فەقیر و هەژار. بەڕاستی ئەمە لێرەوە دووبارە سێبارە دەستخۆشیان لێکەین ئەوان بووینە پردێکی بەهێز لە بینی ئێمە و خەرچی فەقیر و هەژارەوە لۆی بتوانین هاوکار بین بتوانین پاڵپشتیان بین لێرە دەستخۆشیان لێکەین. خی گەورە پاداشتیان داتەوە بەردەوامی لە هاوکاریەکانمان بە پێی توانە لە خەرچی فەقیر و هەژاری دەڤەرەکەمانەوە.